زۆر جار چارەخوازەکان دەپرسن کە ئایا نەشتەرگەری لابردنی کیسی هێلکەدان لە ڕێی نازوورەوە باشترەیان لە ڕێی کرانەوەی سک. بێگومان ئەگەر نەخۆشەکە گونجاو بێت بۆ نازور لە ڕووی کلینیکیەوە ئەنجامدانی نازور بۆ نەخۆشەکە زۆر باشترە، چونکە لە ڕێی بەکارهێنانی نازور نەخۆشەکە ئازاری کەمتر دەبێت، کێشەی خوێنبەربوونی کەمتر دەبێت، پێویستی بە کاتێکی کەمتر دەبێت بۆمانەوە لە نەخۆشخانە، مەترسی پێوەنووسانی کەمتر دەبێت، زووتریش چاک دەبێتەوە، هەروها لە ڕێی جوانکاریشەوە گرنگی دەبێت. ئەمڕۆ نەشتەرگەری لابردنی کیسی هێلکەدانم بە نازور بۆ خاتونێک ئەنجامدا کە کیسێکی دێرمۆیدی هەبوو بە قەبارەی 13 سانتیم کە ئەو خاتونە ڕەتی کردەوە لە ڕێی کرانەوەی سک نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام بدرێت. لە ڕێی نازورەوە بۆمان لابرد توانیمان هێلکەدانەکەی بۆ بپارێزین. سپاس بەخوا تەندروستی زۆر باش بوو دوای نەشتەرگەریەکە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.